ژمارەکان نافدارین کۆماری پلانکردنە و ڕۆژا سێشەممێ دەماکو سەرۆکیبەرە دۆنالد ترامپ خۆڕادەستی دادگەهێ دکا ئەو خۆپێشاندانێ لێ نیویۆرکێ بکن و دەبێژن ئەف دادگەهکردنەکە سیاسیە ئەگەرچی هێشتا نەهاتیە ناسکردن کە گەلۆ هورکاریین تاوانبەرکردنا ترامپ چ تێدایە. دادگەها منهاتن ئا باژارێ نیویۆرکێ لێ کۆلینێ لەسەر بەرتیلا دراوی یا ترامپ دایە خانمەکە فیلمên سەکسی ستۆرمی دانیەلز هەمبەری بێدەنگکردناوێ دکا لە دەمی هەڵبژاردنی سەرۆکاتیە لە ساڵا 2020. ئەم چاوەڕێی چ بکن؟ جوان خۆپیشاندانان دەکتەر کرمانج گوندی مامۆستا لە زانکۆیە تێنیسی ستیت لە باژارێ ناشڤڵ بەمەڕێە سپێدە باش دکتۆر یعنی بەری ئەس پرسیار بکەم کات ئەم چاوەڕێی چ بکن من دەخواست بپرسم کە ڕاستەوە گەلک کەس دەبێژن تاوانبارکردنا ترامپ سەرکەتنا سیستەما دادوەریە لە ئەمریکا؟ سپێدە باشکاکێ دەخیل دادگەیکردنا داناڵد ترامپی ڕۆژێکی باشەوەکی تا ئاماژە پێکرد بۆ سەرکەفتنا سیستەمە قانونی و هەمی کەسێک لە بەرامبەر قانونێدا ئێکسانە وەکی دیتنا من ڕۆژێکی نەخۆشە بۆ ئەمریکایەک و ببینیتن یەکەم سەرۆکیوی وێ وڵاتی بهێتە مەحکومکردن بە هەندێک بابەتێن ئیجرامی تاوانێت مەزن بە تایبەتی لایەنی ئەخلاقیک و پەرەدابیتە ستۆرمی دانیێل ئەو پەرەش پەرەی کامپینی بیە نەل گیرفانەوی هاتیتە دەربە ئەوەژی بۆ خۆ مشکیلەکە پاشان هەر ستۆرمی دانیێل نییە خانمەکی دیژی هەیە بناوێوی ژنکەکی دی بناوێ کێرن مەکدوگڵ و هەندێکی دیژیان احتیمالە ئەوانژی لە ئانی ئیجرایی دادگاهی شەهادەتی بدەن لێوەکی تا ئاماژە پێکرد ڕۆژێکی باشە ئەو دەچیتە دادگەهی سێشەمبێ دەستە پێش دادوەری دادوەر ئێک بە ئێک جرمەکانی وی دخوێنیتەوە ئەلوی حالەتی ئەو لەوی دەهێتە پرسیارکردن کوایە ئەو ئۆسا دەزرت خەتابارە ئان نەخەتابارە وی وەختی داناڵد ترامپ دەبێژیتن و گێڵتی ئۆر نات گێڵتی بێگومان یعنی وەکو ئەو دەبێژە و پارێزەرێژ دەبێژن هەلبەتە ئەو ڕەت دکە ینی ئەو پەسەند ناکەوان تاوانە لە دژی خوا دەبێژە هەروەسان ترامپ چ جارە هیچ تشتێک قبیل نەکریە کول دژێوی هات بیتە گوتن کەوەکی منداڵێکی هەمی تشتێک ڕەت کریتەوە هەمی گاوە ئەسەک ئاخفت نەکردبی ئەو خەڵک خراپ بووینە داناڵد هەمی گاوە وەکی فریشتەکی بیە خۆبریتە ڕێزی عیسایک و هیچ کەسێک وەکی هەندیوی بۆ کریسیانەتی خزمەت نەکریە کەسێک بۆ ڕەشا خزمەت نەکریە کەسێک بۆ ئەمریکای خزمەت نەکریە یاوی هەمی گاوا دەزانێت کەواتە دکتۆر خواست ئەس بزانم یعنی پرۆسەی دادگەهەیە بزانم دادگاه دی پشتی وێناژی دەماکو دەبێشتی کووت و تاوانباری 1 2 3 4 دەبێژن 13 تاوان لەسەرن بۆ وێ بتنی 13 تاوان ڕەنگە تاوانان لەسەرن لێ ناڤەڕۆکیوان دیار نییە لێ ئەو بخۆ کێس هەموو کێسا مەسەلا بەرتی لێ ئەودا خانمێکی متخواست بزانم یعنی دادگاه دیشنو دەست پێ بکە بە ئامادەبووناوی وێ بەرامبەروی بێژێت تو تاوانباری فران وی دەلیڤە نابەش بۆ بەڕەوانیش خۆ بکە وەکی پری ترایلە وەکی بەری دادگەیە سەرەکی بیتن کوی ڕۆژی هەممی تژلوی بێتە بێت لەسەروێ جرمی بێتە بەحسکردن ئەو دەستە وێرێ دێبێژنەوی ئەوە جرمێنتەیە ئەو لوی وەختی دوێژیتن وەکی ئاماژە پێکرد بێژی قبیل دەکە ئان ڕەت دەکاتەوە کو 100% ڕەت دەکاتەوە بەس هەمی تشتێکی دبێنێ ئەو سێشەمبیە بێتن خەڵکی ئەمریکای جیهان دەزانن ئێکی ئەو تاوانانەی و ترامپ پێ هاتیتە خەتابارکردن تاوانبارکردن ئەو هەمی جرم چنە هەتاوی وەختی وەکی تا ئاماژە پێکرد 13 ئازێترن کەسێک جزئیاتێوی نەزانێت باڵێ دکتۆر ئەم چاوەڕێی چی دکەین یعنی ناودارên کۆماریان و تایبەتجی پشتەوانین سەرۆکیبەری دۆنالد ترامپ گوتنە ئەوەی هەر نیویۆرکی ئەوەی خۆپیشاندانی بکن و نەڕازیبوونا بکن لەسەر بەرامبەر بڕیارên دادگەهەیە ئەڤیەک ئادودواژی ترامپ بخوا داخواژ پشتەوانی خۆ کردیە و خۆپیشاندانا بکن و نەڕازیبوونا بکن لە دژی وی پرۆسەی هەر بەر هەندێژ ویلایەتی نیویۆرک FBI سیکرێت سەرویس
پۆلیسی لۆکێل هەمی پێک بە شۆڵ دەکەن ئەس بێژم 35,000 پۆلیس بۆ سێشەمبێ دوێ دەبن هەرێمی دەبن ناوچەی دەبن و نەهێلن بە هیچ جۆرێکی هیچ خشونەتێک ڕوو بداتن لێ دیسانژی احتیمالی خشونەتی هەیە و ئەوەی ترەمپژی دەکاتن هەمی بۆ بەرژەوەندیا خۆیان مەسەلەی ئەوەی جارێکی دی خۆ کاندید کریتەوە ببیتەوە سەرۆک چونکە وەختی دەبیتە سەرۆک کۆمەڵک حەق ئیمتیاز هەیە حەق هەیە و بە تایبەتی بۆ مەسائلی قانونی و شکایەت لێکردن و ئەو تشتانە دەکەویتە سەروی هەندێک سرینگ پرێزیدنتی کات لە سەرای سپی هەندی لە سەرای سپی بیتن هیچ بابەتێکی قانونی وی ناگریتەوە و تەدیچیش بە وەختی لە وێرێ بوو گەلک محاولەکردن تشتێک نهاتەکردن هەتا ئەویک و تێرماوی خلاصبی بەس دیسانژی ئەوە سەرەتایە بۆ ڕووخاندنە ئیمپراتۆریەتە ترەمپی مەسەلەی کەیسە دەستۆری دانیێل ئەوە ئێکەمە کەیسێدیژی بڕێکێوەنا و دەبێژن ئەوە پسانەهێترین یان بچووکترین کێسە لە دژی ترامپ بۆ نمونە ئەو کێساک و هاندانە پشتەوانیان خۆک و ئێریشی کۆنگرسی بکەن ئەو تشتێ هەری مازنە لێ دیسان وەسە تێگوتی و مەسەلەک سیاسیە دکتۆر من دخوازم بپرسم ئەگەر هاتوو دادگەهێ سەرۆکێ بەرێ تاوانبار کرد یان جزایەک زیندانی بۆ نمونە لە سەردانان وی دێمافە بە جارێکە دی خۆ بە کاندید بکەش بۆ هەڵبژاتنان یان نا وەختی هاتە محکەمەکردن بڕیار لەسەردا تەرمت ژرمەکان سەروی ساغ بوونەوە حکمێوی هاتە دیاریکردن ئەو مافە نییە جارەکە دی خۆ هەڵبژێریتن و قانونە نیویۆرکێژیکەکی دەخیل وەختی دادگە دەست پێ دەکاتن هەتا خلاصبووناوی 6 هەیڤە لێ ئەم احتیمالی ئەوە دابنێن و ترەمپ و تیمە دادوەرێنوی پارێزەرێنوی هەوڵ بدەن بەردەوام تاخیر بکەن گرفتی تەکنیکی دروست بکەن هەتاکو بگاتە وەختی هەڵبژاردنێ لێ دیتنا من بەو وەختی دیارکردنەی بەو مدەتی 6 هەیڤەی و هەیە احتیمالە زۆر بخایەنیتر 6 هەیڤێدی بهێتە درێژکردن لێ دیتنا من هەمی تشتێک دەهێتە بە دیمایی گێتن بەری هەڵبژاردنە سەرۆکاتیە بەێ لێ دەدەمی کەمپێنە هەڵبژاتنادا بێگومان ویدی مافە بە ئەگەر نێتە جزاکردن یان حکمێک زیندان یان بۆ نمونە شتێک وەسا لەسەر نێتەدەن ویدی مافە بە بەشداری هەڵبژاتنا بکە حتا ئەگەر دەستە سەرکری بێژی وی مافەیە بێتن کەمپێنی بکەش بۆکو دەست بەسەر نایەتەکردن ئللا ئەگەر محکوم بکرێتن و تاوانێ دوی لە قیبەلێ دادگای بهێتە قبیلکردن حاکم بڕیار سەر بدا ئیلا لوی وەختیەک و ئەو نەشێتن جارەکەی بۆ بکاتەوە کاندید دکتۆر کرماش گوندی مامۆستا لە زاوکە تێنسی ستیت لێ ناشفن بمەڕە بووگەلکی سوپاس